بەداخەوە کە ئامارەکانی تونوتیژی لە چوارچێوەی خێزانەکاندا لە چاو ساڵی پارە زیادی کردووە. بەداخەوە تاوانی کوشتن لە چاو ساڵی پارە یەک حاڵەت زیادی کردووە بە ڕێژەی 100 و ساڵی پار هیچ حاڵەتێکمان نەبووە. سوپاس بۆخوا، بەڵام بەداخەوە لە ئەم ساڵە یەک تاوانی کوشتنمان هەیە و تاوانی خۆکوشتن یەک حاڵەت بووە ساڵی پار و لە ئەم ساڵە هەروەکو خۆیەتی یەک حاڵەتە. سووتان سێ حاڵەت بووە ساڵی پار و لە ئەم ساڵە 4 حاڵەتە کە بەداخەوە یەک حاڵە زیادی کردووە بە ڕێژەی 133. خۆسووتان ساڵی پار نەبووە، بەداخەوە کە ئەم ساڵ 2 حاڵەتی خۆسووتانمان هەبووە بە ڕێژەی 100 زیادی کردووە. لاقەکردن تاوانی سێکسی 11 حاڵەت بووە ساڵی پار، خۆشبەختانە ئەم ساڵ تاوانەکە کەمی کردووە بووە بە 6 حاڵەت بە ڕێژەی 145 تاوانەکە کەمی کردووە. بەڵام بەداخەوە ڕێژەی سکاڵا لە چاو ساڵی پارە بە ڕێژەی 123 زیادی کردووە کە ساڵی پار 729 حاڵەت بووە، لە ئەم ساڵە 954 حاڵەتە. کۆی گشتی سکاڵەکانیش بە ڕێژەی 123 زیادیان کردووە کە 744 حاڵەت بووە ساڵی پار و ئەم ساڵ 968 حاڵەتە.